وەگاشکرا لە ماوەی ڕابردوودا ئەو ڕووداوی لە ڕێستۆرانتێکی هەولێر بە ناوی هۆقەباز تایدا بەرپرسێکی میتی تورکیا ئەکوژرێت و هەر بۆ مەبەستەیش چەند هاوڵاتیەک دەستگیرەکرێت و لە دادگایەکی نەعادلانەدا دوانیان حکمی سێدارەدانیان بۆ دەرەچێ. ئێمە قسەمان لەسەر و دادگاییکردنە بچووکە نییە، قسەی ئێمە لەسەر ئەوەیە کە ئەم بابەتەش گرێگراوی پرۆسەی داگیرکاریە بۆ سەر باشووری کوردستان. ئەمە و ڕاستیە سلمێنێک کە ئێمە نەک لە ڕووی سەربازی بەڵکو لە ڕووی یەکەی داریەکانیشەوە ترسی داگیرکاریمان لەسرە، ئەو گومانەمان لا دروستەکە. بۆیە هیوادارین دادگا ئەستۆی خۆی پاکاتەوە لەم گومانانەی کە هەن حکمی داگیرکاری دەستی داگیرکاری نێتە ناو دادگاکانمانەوە تاوەکو بتوانین تۆمەتبار یاخود بێتاوان و تاوانبار لە یەک جا بکرێتەوە، نەوەکو بە لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان دەستکاری دادگاکانمان بکرێ و کەسانی بێتاوان بوون نە قوربانی ئەو داگیرکاری. من هیوادار بووم و هەموو گەلی کوردیش هیواداری ئەوەیە لەگەڵ ئەو دادگاییکردنەوە ئەو وردبوونەوەیە لەم دۆسیەدا وردبوونەوەیەکیش بکرایە لە ئەوەی کە ئەم بەرپرسەی میتکاری چیە لێرە و لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێکە ئەو دەستگایی کە ئەو کاری تیاگە دەستی سوورە بە خوێنی دەیان ڕۆڵەیە نیشتیمانە بەرپرسی سیاسی و شۆڕژگێڕ و ڕەنجدەری ئەم نیشتیمانەوە بەو حکومە بەپەلەیە بە وردبینیە دیارە کە زەختێکیان لەسەر بۆ زەختێکی هەرێمیان لەسەر بۆ ئەگینا کەیسی چەندین ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و کەیسی چەندین مرۆڤی بێتاوان لە دادگاکاندا هێشتا دەستیان بۆ نەبراوە یاخود شاردراونەتەوە ئیهمال کراوە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بۆ ڕووداوانەی کە لە ناوچەکە گوزەرەکەن لێکۆڵینەوەی ورد و دروست لەسەر ڕووداوەکان بکرێ، سەبارەت بەوانەی کە بۆ نمونە چەندین ڕۆڵەی شۆڕژگەر و ئازادی خوازی ئەم وڵاتە لە پێناوی ئەم وڵاتە تێکۆشانەکەن خەباتەکەن هەڵوێستی جدیان هەیە و کار لەسەر ئەوەکەن کە بۆ برۆبێتانی بزاوتی ڕۆشنبیری و هەم لە ڕووی بە ئەکادیمیکردن و بە سیاسیکردنی خەڵکان کە تێ ئەکۆشن کە پێویستە ئەو کەسانی کە لەم پێناوەتە کە لە ڕووداوێکی نەخوازراوە یان بە ئەنقەز بێ یاخود بەغێر بە ئاقەت بکەشەی دەکرێت، پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەزیبی لەسەری بێتە دەنگ و هەڵوێستی جدی هەبێ و لێکۆڵینەوە و بە لێکۆڵینەوەیکی هەبێ و دوای ئەوە بەڕای گشتی ڕوونی بکاتەوە. هەروەکو چۆن بۆ نمونە لەسەر میتێکی تورکی بۆ کە ڕووداوێکی لەو چەشنەکە کە ڕوو ئەدا لێکۆڵینە ورد لەسەری ئەکرێ و دواتر خەڵک بریاری لەسەر ئەدرێ. پێویستە بۆ خەڵکانی ئازادی خوازیش ئەوانش کە کەمنی هەم لە باکووری کوردستان و هەم لە باشووری کە کوردستان کە تێکۆشانەکەن بەبێ وشان خەباتی سیاسی و مەدەنی ڕۆشنبیری ئەکەن و پێویستە حکوومەتی هەرێمی کە کوردستان بە شێوازێکی دادپەروەرانە لەسەر بابەتەکانی بێتە جواب، نابێت لایەنگری بابەتێ بکات و لایەنگرێکی یەکێکی تر پشتگوێ بخات. ئێمە وەکو ئەو خاون قەڵەمانەی کە لە گەرمیانەوە هاو هەڵوێستی خۆمان دەرەبڕین، لە هەمان کاتیشە سەری ڕێزی نەوازش بۆ شەیدانی ئازادی خوازی میلەتەکەمان نەوی ئەەکەین، لە هەمان کاتە دژی ئەوانش ئەوەستینەوە کەوا کە ڕۆژێک لە ڕۆژان کە نادپەرۆری بەرامبەر بە میلەتەمەکەمان